کاک زۆر من دەستخۆشیم هەیە بۆ بەرنامەکە و بەڕاستی بەرنامەیە کە لەم سەردەمەیە زۆر زەڕورە. کاک زۆر من پرسیارەکەم ئەوەیە هۆکارەکانی غیرەکردن چییە؟ ئەی کەس هەیە لەم سەردەما غیرەنەکە؟ ئەی پرسیارێکی کێشم غیرە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا خەڵک ژیانی خستۆتە سەر ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان، یعنی هەر شتێک هەیە پیشانی خەڵکی ئەیە. ئەوە ناکات لە کەسەکان کە غیرەیان زۆر ببێ و زیاتر ببێ و تووشی ئەو نەخۆشیە ببن. پێگومان گوڵاڵە خان کۆ جەنابە دەڵێ عەفو نیان خان جەنابە دەڵێ بەچی غیرە دروستە بێت. یەکێک لەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەیە سا کەسانێکە بینی هەر خۆ دەرخستن ئەنواع شت پیشانینەوەکەین و نانێکە خواچێ بۆ مەطعەمە و نازان و جلم کڕێ و سیارەم کڕێوانە ئەمە هەندێک کەسێ ئیستعدادیانێ ئامادەباشی. چکە ئامادەباشی هەیە بۆی ئەم غیرەیە شخصیەتەکەی جۆری کەسێتەکەی وایە، جۆری پەروەردەکەی وایە، سەردەمی مناڵەکەی پڕ بۆ لە کێشە، بێبەش بۆ لە خۆشەویستی کە ئەمە ئەبینێ لەبەرەوەی لە خۆشەویستی بێبەشوە، لەبەرەوەی منێکی بەقوەتینێ، لەبەرەوەی کەسێتێکی بەقوەتینێ، لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێزینێ زوو ئەکەوێتە ژێر کاریگەری ئەوانە. بۆی هەست بە کەمیەکە ئاڵێ بۆ من نیمە بۆ ئەوە بۆ ئەوە یەخوا ئاویش نەبێن دوعای لێکە چیەکە تووشی خەم و خەفەتە بێ. بەڵام کەسانێکیشەیە سەد لە تۆڕە کۆمەڵایەتەکان شت ببینێ شتی مادیەکە بەلایە مهم نییە لە بەخوا ڕزقیاوە، بەڵام ئەو ئەگەر پارە و مادەی هەیە بەڵام من شتی ترم هەیە لە زۆر لایەنی ترەوە، ینی بیرکردنەوەکەی بە جۆرێکی پۆزەتیفە نایە لە کاریگەری لەسەری هەبێت. طبعا غیرە هۆکاری خۆی هەیە خاتون جان زۆر هۆکار من هەندێکیم بۆ گوڵاڵەخان باس کرد. مناڵی لە مناڵی و لە خۆشەویستی بێبەش بێت، هەر مقارنێکی بە کەسانی تر شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە هەبێ، ئەم کەسە هەست بە کەمی بکات، دائیمەن خاڵە لاوازەکانی پیشانی خەڵک بی، دائیمەن ناو ناتۆری لێ بدۆزیتەوانێ، ئەمە بە وردە کەسێتێکی لاواز دروست دەکات، ئەبێتە هۆی ئەوە بە بچووکترین شت هەرز بێنێ کە ئێستا یەکێ سەرکەوتن بەدەستێنێ لە بوارێکا سەرکەوتووە بێ ئەنجا ئەگەر ئەمی سەرکەوتوو نەبێ ئەوە هەر زیاتر کێشەکە. پرسیارە بەشێکی ترەوەی ئایا کەسێک غیرە نەکا؟ وەڵی هەیە، ئەمەش عینەن شت ئەوانن کە گوێ بۆ دنیاە نایەن. من لە بەرنامەیەکی تریشە لە شوێنێکی تریش نازانم لەکوێ بوو باسم کردووە، ئەمە لە موسەلسەلەیەکا بوو من لە تەلەڤیزۆن بینیم، ژنێکە گومانی لە مێردەکەی هێچکەی غیرەی لێ ناکات چکە خۆی ئەبێ لە بینی ژن و مێردا غیرە هەبێت، یعنی ناکرێ پیاوەکەی هیچ گوێی بە ژنەکە نەیات، هیچ گوێی کەواتە ئەم ژنەی ناوێت دیارە وەکو بێگانەیە بەلایەوە مهمە. ئەمە ژنێکە بێڵە پیاوەکەمیش احتیمام من پێ نایە، ترسێک گومانێکی لا دروست بووە مادەم غیرەم لێ ناکە منی خۆش ناوێ، مادەم هیچ غیرەم لێ ناکات چێکی بۆ باسەکەم گوێی پێ نایە دیارە ژنی تریە ناوەتەوە، ئەمە وای لێکایترم و جارە شت خۆی دروست دەکات، شت دروست دەکات بۆی غیرەی پیاوەکەی بجوڵێنێ. من لە سەرەتاوی بەرنامەکەەوە گەل لەگەڵمان بوویاگاو لێە کە وتم غیرە و خۆی چێش دوایە ئەبێ هەبێ، بەڵام ئەگەر نەش بێت چێشتێک خۆی تێنەکەی تامی نییە ئەمە وەکو ئەم برادەرێ با نایی بنێن کاک عەزیز. ئەم برادرە ژنەکەی یەتەوەڵێ لە پاسەکەیە وەڵا پیاوێ هەر ئاوا هاتە تەنیشتمەوە کابرا زەڵێ کورە چوزار کرمی هەبووە، ینی ئەوە کەی مشکلێ کورەکە دابەزیتم دوان کەوتووە قسەی لەگەڵە کردم ئەڵێ لەوەنە بە یشێکی تر تێگەشت بێتی، وەڵا لەوێنە هەرچیەکی پێ ئەڵێ هیچ خۆی تێک نایە نە غیرەیەکەکان نەتۆزێت دڵی تونگە بێ. وەڵا آخر ڕۆژێ جوتێ پێڵاوی پیاوانە دانیڵەی چێڵی کاک عەزیزی دراوسێمانە ئەڵێ تا بۆی بەرنەوانێ بۆ لێرەیە ئەمەش هیچ ڕۆژێ ئەگاتە تینی خەسووی بانگەکە و دایکشی بانگەکە ئەڵێ وەڵڵاهی ئەمڕۆ حەلم بۆ نەدۆزنەوە ئەبێ تەڵاقم بە ئەم پیاوە یا ژنی تریە ناوەتەوە یا ئەمە ئەسڵا منی هەر ناوێ غیرەن ئەڵێ چی بکەین چینێک ئەڵێ بەڵڵای ئەو کاک عەزیزی دراوسێمان پێی بڵێن بابێ بچێتە ناو کانتۆری جلەکانمەوە با مێردەکەشم بێتەوە پێڵەم و بۆی بیبینێ و پشکم تۆزێ پیاوەتی بجوڵێ غیرە بکە تا من پەشیمان بمەوە لەم تەڵاق لێک جابوونەوە کورە دایکی باس باوکەی باس ڕێنە بەخوا قوبوڵی ناکەم تەواو گەشتوەتە ئێرم. وەڵاوانیش خەسووی بانگەکە دایکی خۆی بانگەکە لە ژوورەکە دانیشن کە عەزیز بانگەکە ئەڵێ کاک عەزیز خێرە دەگاشتێکی وایە با تۆ ببیتە هۆی ئەوەی تەڵاق و لێک جابوونەوە بێ مناڵانم سەرگەردان دەبێت کورەڵێ بێتەوە پیاوەکەم کوژێ من چۆنە بێت لەوێنە ئەڵێ دایکم وتە لەو دیوەوەتە دایکی بانگەکە ئەوە خەسوومە ئەی تۆ خۆ قابیلە ئەوان خۆیان لێرن ئەمە تەجروبەیە وەڵا چۆنە بێ قەنەعەتی پێکاڵە بەشم ئینشەڵڵا تەڵاق و لێک جابوونەوە نەبێت چێتە ناو کانتۆری جلەکانیەوە. وەڵا پیاوەکەی یەتەوانێ ژن دەسەکا بە بۆڵە بۆڵ ئەڵێ خوا بیبڕێەوە مەکەی وەزع و من جلم نییە و نازان چی و نییە ویژەڵە کورە توێنێ دوو قات جلێ کڕێ وەڵا نیمە و چی ئەوە کانتۆرەکە بزانین شتە ئەویژەڵ ئەو کانتۆرەکەتە دەبا سەیری کەم ئەڵێ قات ئێمە دوانەمە سیانەمە چوار کاک عەزیز چۆن ئێمە پێنجەمە شەژەمە حەوت وەزانین کاک عەزیزی لە کۆڵان بینیەوە ئەم مەنگەی ترین هیارەکە ئەمەشمان هەیە بەڵام ئەمانە کەمینەن
وەکۆم خاتونە ئەمیش کەمینەیە ینی ئەوانەی کە غیرێن زۆر زۆرە ئەوانەی دڵیان پیسە ئەوانەی کە نایکەن عکسی یەکترین بەڵام کەمینەن ئەکەونە ئەملاولا بەڵامی تر هەیە لە کۆمەڵگاکەیە دەسەڵاتیش نییە و هیوادار ئینشاءڵڵا ئەم پندانە ئەم بەسەر هاتانە بێتە هۆی ئەوەی قسەکانی ئێوە زاراخان لە کۆتایی زاڵ بێ بەسەر حاڵەتە نەفسیە و بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی